لە کەلاری ناوەندی ئیداری گەرمیان دووەمین فیستیڤاڵی بازار لە گەرمیان کرایەوە. لە فیستیڤاڵەکەدا دەیان کۆمپانیا و شوێنکار و خاوەنکار بەشداریان تێدا کردووە و بەرهەمەکانیان خستۆتە ڕوو. سەرپەرشتیاری فیستیڤاڵەکە دەڵێت ئەم جۆرە چالاکیانە جوڵەیەکی گرنگی بازرگانی دەخاتە بازاڕی ناوچەکە و هەرێمەوە. ئەم جۆرە فیستیڤاڵانە مۆدێکی نوێیە لە بزنس و شاڕێگەیەکی باشە بۆ بازارسازی بۆ خاوەنکار و بڕاندەکان. جیاواز لە فیستیڤاڵ یەکەمان ئەمساڵ ڕێژەیەکی زیاتر لە کۆمپانیا و بڕاند و خاوەنکار و خانمانی دەسرەنگین بەشداریان کردو تاکو ئێستا 200 خاوەنکار و بە شێوەیەکی گشتی بەشدارن لە دەرەوەی هەرێمی کوردستانیش لە شارەکانی سنەوت لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باکوور و لە هەورامانەوە تاکو کفری فرۆشیاران بەرهەمەکانی هێناوە لێرە بۆ ساختکردنەوە بۆ نمایشکردن و ئێمە ئامانجمان ئەمساڵ ڕێژەیەکی دوو بەرامبەر بکەینەوە لە گەشتیار لە ناوچەکانی عێراقەوە بۆ سنووری ئیداری گەرمێ. بەشداربوونیش پێیان وایە فیستیڤاڵەکە گرنگی بۆ خاوەنکار و کۆمپانیەکان هەیە بۆ ناساندنی ڕاستەوخۆی بەرهەمەکانیان و ڕەخساندنی دەرفەتێک بۆ ساختکردنەوەی بەرهەمە خۆماڵیەکان و برەودان بەکار و پرۆژە تاکە کەسیەکان. ئێمە ئیشەڵا هاتوون بۆ فیستیڤاڵی کەلارەیە بە بەرهەمی ناوخۆی بەشداریمان کردووە. بەرهەمە ناوخۆیەکانم هەمووی 100% لەبەرەوە برنجی کوردیم هەیە، ڕۆنی هیزەم هەیە، دۆشاوی شۆکەم هەیە، گوێزی کوردی دەرەجەیەکم هەیە، ڕۆنی کوردی جوانم هەیە، ترشمان هەیە، مێوژمان هەیە. بەم شتانە بەشداریمان کردووە و ئەم هەیە خەڵک ئاشنا بێتەوە بەم شتە کوردەواریانەمان. بەڕاستی من بە شێمحەمەی برنج مەشهورم لە سلێمانیا بە برنجی کوردی. برنجی کوردی دەرەجەیەکم هەیە، نمونەیە لە هەموو منتیقەکایە. بەدەستی خۆم کردومە. بەشداریم کردووە بەم خواردنانە، خواردنەوەی کوردەواری ئەمەوێ بە دنیای بناسیێنم کە خواردنێکی بە سوودە و هەم لە ڕووی تەندروستیەوە زۆر زۆر باشە، هەم خواردنێکی بە تامیشە وەکو سەروپێ بریانی، یاپراخی سڵک کەڵامێ و کوبەی برنج، کەلانە، ئیتر کولیچەیە ئەمە هەر خۆم دروستم کردووە. ئیتر شتی خواردنی تریشم کردووە بەس ئیتر بۆ ڕۆژەکانی تر. بەڕاستی ئەم فیستیڤاڵانە دەورێکی زۆر باشیەیە بۆ ناساندنی مەوادی خۆماڵی بەتایبەتی. ئێستا کەسانی وەکو ئێمە کە بەرهەمی خۆیان هەیە لێرە ئێناسیێنی بۆ خەڵکەی کە دێن بەرهەمەکان تێست دەکەن ئەیبینن ئەم فیستیڤاڵان گرنگی زۆر زۆرە. من وەکو خۆم پێم خۆشە 6 مانگ جارێ بکرێ چکە بەرهەمی زیاترت هەیە تۆ کەسانێکی زۆر دێنێرە ناسن بۆ خاوەنکارەکان زۆر زۆر بەسوودە. هیوادارین کە زوو بکرێت و خەڵکێکی زۆر بەشداری بکە چووەک هاوڵاتی چووەک خاوەنکار. فیستیڤاڵی بازار لە گەرمیان بە بەشداری نزیکەی 200 کۆمپانیای ناوخۆیی و بیانی و خاوەنکار و جوتیار و خاوەن بەرهەمە ناوخۆیەکان و خانمانی دەسڕەنگین و نەخۆشخانە و قوتابخانە ئەهلیەکان و نووسینگەی ڕێکخراوەکان بەڕێوە دەچێت و ماوەی 5 ڕۆژ دەخایەنێت. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.